تۆزێکی واش بڕۆ چەندی؟ خوشی من 150 کاکە بازوو بگەین. ئەی باوکە ڕۆ 150 نەویست کاکە دامنێ بۆ خاتری خوا. باشە دەمەکە بەهەرە بابەت چیە حادیسێ وێت و ئەڕواو ئۆی کوڕەکەم ڕەبی لە خوێناوی خۆت گەوزەی بۆ خاتری حادیسێ و ئەبێت و چییە حادیسەی چی من لێرە دەتکوژم ئێستا ئەوڕۆ دەتخنکێنم دەقە خۆشکەم نا ئێستا دەیبێ بۆ خەستەخانە من مەتالم نییە وەڵا ئێستا تەکسیەکی بۆ گرم بابا کیوانیە لە 1 دیناری خۆم خۆش نابم حادیسە هەر بۆ قابلە چیە خۆکە ئەی باوکە ڕۆ کوڕەکەمی کوشت ئۆ ڕەبی لە خوێناوی خۆت گەوزەی وا کوڕەکەم ماوە ئەی باوکە ئێستا تەکسیە مایکە بەهەرە بابا مایکە خۆ حادیسە قوربە سەرم چی لێ کردم ئەمە ئێستا تەکسیە هەستا بیکە باوەش من هەڵناگیرێەوە بەخوا دەتخنکێنم لێرە بیکە باوەش من ئیشی دنیام هەیە چی بکەم ماوە بیگرە باوەش بانەت کوژم زۆر کێشە لە قەناغ جادەکە با من بڕۆم هەستا دێ بیگرە هەستا بیگرە ماوە ئەو تا لێ ئەمەلی کوڕە کوشتوتەوە هەڵیگرە خوا هەڵیگرە ئۆ ڕەبی ئیشی دنیام هەیە کوڕە هەردوو چاوت دەرێ ئەڵڵای دەکرا 1500 ئیشت دەبوو کوڕەکەمت کوشت بۆ لێت خۆش دەبم مەیکەرە پێشەوە قابلم سیاقە بشاڕاوە ئێستاس بەتووسڵ ڕوم بە 1 دقەی گێنم ئەی باوکە ئەوە لە بچوو چی لە کڕۆنازدارەکەم ئۆی بە قوربانە دەی خۆشکم تۆزێ بە قوت باڵی پێوەنیە ئەی تۆ چکاری تۆ بەس عیدی لێدانی چمە دوادانی بۆچی تۆ دۆرە پێشەوە پێشم کەوە لێ خوڕە دەی لێ خوڕە بزانە چی لێ دەکەم ئەی فلیم لە کوڕی من دەدەی بزانە چی لێ دەکەم بە 1 دقە و گێنمە خەستەخانە تۆ تۆزێکی واش بڕۆ چەندی؟ خوشی من 150 کاکە بازوو بگەین. ئەی باوکە ڕۆ 150 نەویست کاکە دامنێ بۆ خاتری خوا. کوڕە 150 ساڵاتی ئێستا جێجەخێنم یەکەم بە 200. کوڕە قوربە سەرم بەخوا منیشە کوژی نەمیست لەگەڵ کوڕەکەمەی باوکە ڕۆ چەند کۆتینەت بەردەستیم جەلادا. مەترسە براشن مەترسە خۆ چییە؟ یواش براکردە 160 بەخوا من دابەزم. نا بابا چی دابەزم بۆ خاتری خوا ئەوە هەر تۆ خەریکی سەرەیەکەی. ئەرە وەڵا ئەوە چییە؟ ئەرە وەڵا شکر هۆشیاتەوە. خەبە نەبێ ئێستا ئەگەین. دابەزین ڕایگرە ڕایگرە بۆ کوڕە 170 ڕم بابا بۆ ترسم. سەرم ڕایگرە. باشە ئەرێ باش ئەرێ بۆ نەترسنۆکن. بابا تۆ زۆر سەریعی. تۆ زۆر سەریع. ئەوەتانە پارە هەنوو دەخەنەکەی. پارە تێرە مشتێکە؟ زانە چی لێ دەکەم دەبێت تا ئاخر دینارە لێ وەرگرم. وەرە بانجاتمان بێ لە دەزم خاتڵای چی بۆ مهم نییە پارە نەبێ بزانە چی لێ دەکەم. ئۆی دایکە بمرێ وەزینی حادیسێشت بێت. بەخوا وازن لێ نایەنم. وەرە دەبڕۆ. ڕۆی باشە خۆڕۆڵە نەم گوتی جارەوە خۆت دە لە سیارەی چ لێ نەهات؟ برایچم لێ ناتوە نا ئەوە ئەی ناسم ئەوە ماڵی لە شوقەکانە دەوڵەمەنە باقەس وام کرد ئەوە گوتی عنوانەکەم ئەوەیە گورە ئەی ناسم لەو بەرە پاری چاکیەیە؟ پاری چاکیە بەس بزانە چۆن پاری پێبەرەدە دە باشە ئەت بەمەوە ماڵی هەندێک لە فافوشتت بۆ لێدەم با پاری چاکی لێ وەرگری بەس ئەی بم نییە بەس بە تەمسیل واکەین وەرە با بڕۆین وەرە وەستە سیارە بار بەڕاستی لێمان نەدا بە زۆر سەریع ڕۆیزانی باش بوو دابەزاین بەکەڵک نەدەها لەگەڵەوە بڕۆین وەرە بە تەکسیەک بڕۆین بزان چی لێ دەکەم دەبێت پارەی چاکی لێ وەرگرم